دوو ساڵە سێخوشکی دانیشتووی شاری قەڵاتزێ لە ناوبازاڕی شارەکەدا سەرقاڵی کڕین و فرۆشتنی کەلوپەل و پێداویستی خانمان و ڕۆژانەش بە شێوەیەکی بەردەوا و مەکەر دوکاندارێکی تری شارەکە دەرگای دوکانەکانیان بەڕووی هاوڵاتیاندا دەکەنەوە. ئەمەنگاوە لە سەرەتادا بۆ دڵگەش و دڵۆش و دنیا سەرەتایەکی قوروس بووە، بۆ پێی لە شارەکەدا هیچ خانمێکی تر ئەم کارەی نەکردووە، بەڵام ئەم سێخوشکە توانیان بەبێ گوێدانا بربەستەکان بەردەوام بن لە کارەکانیان و دوازاریش بەردەوامی و کۆڵەدان و پشوو درێژی ئەم سێخوشکەی لە شاری قەڵاتزێ کردووە بنمونە و سەرەتایەکی گرنگ کە زۆر کەس لە ئێستادا بەو ئومێدەن بگەن بەو پێگە و ناسراوی لە ئێستادا لە شارەکەدا دروستیان کردووە. ئێمە سێخوشکین پێکۆکار دەکەین، دوکانمان هەیە، دوکانی تایبەت بە ئافرەتانمان هەیە، پۆشاکمان هەیە، دوو دوکانمان هەیە، هەرسێکمان پێکەوە سێخوشکین، هەرسێکمان پێکەوە بەڕێوەی دەبین. پێشەکە دوکانماندانا لای خەڵکی زۆر ناومۆ بوو لە قەڵاتزێ، بەڵام ئێستا وردە وردە ئاساییە لای خەڵکی بەبارێکی زۆر قوروزات تێپەڕین هەتا گەشتی نەو ئاستەی، بەڵام ئێستا لەخوا بەزیاد بە لای خەڵکی ئاساییە. ئەم سێخوشکە ڕۆژانە لە سەعات 8 بەیانیەوە دەرگای دوکانەکانیان بەڕووی کڕیاراندا دەکەنەوە و تا درنگانێکی ئێوارە بەم شێوازە لە پێشوازی خانماندان ئەوان شانازی بەم هەنگاوەیانەوە دەکەن و پشتیوانی ئەندامانی خێزانەکەشیان هۆکاری سەرەکی بووە بەردەوام بن لە کارەکەیان و لە ئێستاشدا لەگەڵ بەردەوامی کارەکەیان دەیانەوێت هاوکاری هەر خانمێک بکەن گەربیەوێت وەک ئەوان ببێت بە خاوەنی کار و ئامادەن پشتیوانی و پێشوازی لە خانمێک بکەن کە بێت هاوشانی پیاوان ڕۆژانە لە ناو بازاڕدا سەرقاڵی کارکردن بێت. داواکاری خانمانی قەڵاتزێ دەکەم، وەک ئێمە سێخوشکین لەخوا بەزیاد بێ زۆر بە سەرکەوتووی تا ئێستا هاتوین، زۆر سەرکەوتوو بووین، زۆر خەڵک دەستخۆشی لێ کردوین. ئێم لێرەوە داوا لە خانمانی قەڵاتزێ دەکەم ئەوانیش بێنە دەرەوە، وەک ئێمە جاو هەر ئیشێک بێ و هەر کارێک بێ وەک ما چاونە ترسانە ئیشکەنی. سەرجەمی دراوسێ دوکاندارەکانی تری ئەم سێخوشکە پیاوانن، بەڵام مامەڵەی ئاسایی دڵگەش و دڵۆش و دنیا لەگەڵ خانمان و بەگشتیش لەگەڵ کڕیاراندا خاوەن دوکانەکانی شارەکەی خۆشحاڵ کردووە و وەک کاسبکارانیش ئاماژەی پێدەن دڵگەش و دڵۆش و دنیا توانیان جیاوازی نێوان ڕەگەزی نێرومێ و کۆی ئەو بربەستانەی کۆمەڵگا دروستی کردووە کۆتایی پێبهێن و بەم هەنگاوەیان سەرجەمی جیاوازەکانیان کردووە بەکاری پێکەوەی و هەماهەنگی کە بۆ ئافرەتانیش هەر زۆر شتێکی باش و تەبیعیە لە هەڕووی هەم خزمەتیش بە ئەوی شارەکەمان دەکەن. زۆر پێم تەبیعیە کە ئەو ئافرەتانە داناوە بەڕاستی کارێکی جوان و دەستخۆشیان لێ دەکەم، هیوادارم بەردەوام بن. سەبارەت بە دوکانی ئەو سێخوشکانە بەڕاستی کارێکی باش دەکەن، زەروریشە ئیشی ئەو ئافرەتانە لێرە مەسەلەی کەمەلیات بەڕاستی وەکو دوکانداری تەبیعی زۆر احتیاجی ئیشی خۆیان دەکەن و ئەمەش هاوکاریانین و بەڕاستیانیش زۆر لە زۆر مەسەلە هاوکاری ئێمەنا. خەونی ئەم سێخوشکەی شاری قەڵاتزێ تەنها لە چەند دوکانێکدا بچووک نابێتەوە، ئەوان خەونی گەورەتریانەوەیە بۆ داهاتوو لە ڕێگەیکردنەوەی بازاڕێکی گەورەی تایبەت بە خانمان زیاتر خزمەتی خانمانی شارەکەیان بکەن و بۆ داهاتووش پلانی ئەوەیان هەیە پرۆژەکەیان گەورەتر بکەن. هونەر ڕەسوول، گەلی کوردستان، قەڵاتزێ.